کە باس لە تەوەرێکە ڕەنگە زۆر پەیوەندی بە خەڵکەوە هەبێت کە ڕەنگە لە نێو خەڵکیدا پێی بووچێ میدیای هاوڵاتی بەڵام ڕەنگە ناوە ڕاگەاندنیەکەی ڕاگەاندنی مۆبایلە کە ئەمڕۆ ئێمە قسە لەسەر ئەم بابەتە ئەەکەین با بزانین میدیای هاوڵاتی بۆ کێیە و ئەو تایبەتمەندێتیانەی کە پێویستە لەو کەسانە هەبێت کە لەم جۆرە بوارەیە کار ئەەکەن خوان لە چیا ئەبینەوە و هەروەها زیاتر ئاراستەی کێ ئەکرێ هەموو کەسێک هەر ڕۆژنامەوانێک هەر میدیاکارێک کە هەبوو ئەتوانێت کە پەیڕەوی ئەم جۆرە لە میدیای بکە لەم جۆرە میدیانوێ بۆ ئەوی کە بە وردی گفتوگویەکی چڕپڕ لەسەر ئەم بابەتە بکەین زانیاری بە بینەرە بەڕێزەکانشمان بەخشین میوانداری بەڕێز دکتۆر کاروان عەلیمان کردووە کە بەڕێزیان پسپۆڕی میدیای نوێن دکتۆر گیان سڵاو لەبێت و بانی باش دکتۆر با هەر سەرەتا بزانین ڕۆژنامەوانی مۆبایل یاخود میدیای هاوڵاتی بەبەستمان لێ چێت چکە ڕەنگە ناوەکە تا ڕادەیەک بەلای خەڵکیەوە تۆزێک تازە بێ بۆ ئەوی کە بینەرەکانشمان بە باشی شارەزاییان هەبێ بە شازێکی گشتی مەبەستمان لە چییە؟ پێم باشە سەرەتا ڕوونکردنەوەی لەسەر مەسەلەی ستیزن جۆرنالیزم ئەوەی ڕۆژنامەگەری هاوڵاتی و مۆ بۆ جۆرنالیزم یاخود مۆبایل جۆرنالیزم ڕوونکردنەوەش لەسەر بدەم خۆ دوو چەمکی جیاوازن ستیزن جۆرنالیزم واتە ڕۆژنامەگەری خەڵک ئەوەی کە خەڵک دەیکا واتە پرۆفێشناڵ نییە بەڵام مۆ بۆ جۆرنالیزم ئەوەیە کە خەڵکی پرۆفێشناڵ واتە ڕۆژنامەنووس و ئەوانەی کە شارەزاییان هەیە لە بەشێک لە بەشەکانی کاری ڕۆژنامەوانی ئامرازەکانی نوێی تەکنۆلۆژیا بەکاربێنن بۆ کاری ڕۆژانەیان واتە بۆ پیشەکەیان ئامرازەکانیش هەممان دەزانین لە چەقی ئامرازەکاندا مۆبایلە اینجا لاپتۆپمان هەیە اینجا تابلێتمان هەیە جۆرەکانی تابلێت ئەمانە هەمویان هەندێک کامێراشی هەندێک خەسڵەتی هەیە کە کۆنێک دەکرێت لەگەڵ ئینتەرنێت هەندێک پرۆگرامی تێدایە بۆ ئیدیتینگ واتە مۆنتاژکردن ئیتر دەنگ بێت ڤیدیۆ بێت وێنە بێت ئەمانش دەستنە هەر خانەی ئەو تەکنۆلۆژیایی کە ڕۆژنامەنووسان بەکاری دێنن لەبەرەوە مۆبایل جۆرنالیزم یان مۆ بۆ جۆرنالیزم یاخۆتە ناویشت مۆجۆش پێ دەوترێت بەڵێ ئەمانە بۆ وەسفکردنی کاری ڕۆژنامەنووسیە کە پشت دەبەستێت بەم ئامرازانەی کە پۆرتەبڵن واتە هەڵدەگیرێن و ئاسانن کە مۆبایل چەقەکەیەتی بەڵام ستیزن جۆرنالیزم ئەوەیە کە خەڵک بەشداری دەکات لە میدیا پرۆدەکشن میدیا کۆنتنت پرۆدەکشن واتە بەرهێنانی دەقی میدیایی دەقەکە ڕەنگە ڤیدیۆ بێت ڕەنگە ڕسم بێت وەکو ئەو شتانە کە دەبینین لە سوشال میدیا بەردەوام بڵاو ئەڵەی هەڵگرتنیان ئاسانە بەکارهێنانیان بۆ هەموو کەس ڕەنگە زۆر ئاسان بێ بەڵام لە ڕووی میدیایەوە لە ڕووی تەکنیشەوە لە ڕووی پرۆفشناڵیەوە هەموو کەس پێی دەوێرێت پرسیارەکەم بە جۆرێکی تریش دەکەم تەنها هەڵگرتنیان ئاسانەوە بەکارهێنانیان ئاسانە بەڵام کاری کردوتە سەرگەیاندنی کوالیتی پەیامەکان بێگومان بۆ ڕۆژنامەنووس ئەمە باسی مۆبایل بکەین مۆبایل کە ئێمە بەکاری دێنین لە بەرچی بەکاری دێن مۆبایل وای لێ کردووە ئێستا ئێمە دەستبەرداری کۆمەڵی شت بین کاتی خۆی من کاری ڕۆژنامەنووسیم کردووە بۆ ڕۆژنامە بۆ تەلەڤیزۆن بۆ کەناڵی تر کامێرام پێ بووە کامێرام هەڵگرتووە تەسجیلم پێ بووە دەفتەر و قەڵەمیشم پێ بووە بەردەوام ئەو سێشتم پێ بووە بەردەوام جەناو جانتا بووە چوومە بۆ کاری بۆ ڕووماڵکردنی هەواڵە ڕووداوە هەر شتێکە شتانم پێ بووە بۆ دیدارە ئێستا من تەنها مۆبایلێکم پێەیە بۆ مۆبایلە من وتارە نووسم هەواڵ دەنووسم سەرپەرشتی کەناڵی ڕاگەاندن هەیە دەیکەم لە ڕێگەی ئەمەوە کە گروپ ئەمە بکەن ئەمە مەکەن ئەمە دانێن ئەمە هەڵەیە ئەمە چاپکەن ئیدارەی مؤسساتی کەناڵی ڕاگەاندنیش پێ دەکرێت ئەمە دەوەستێتە سەر ئەو کەسێک کە بەکاری دێنێ و ئەو جۆری ئەو ئامرازەی کە پێیەتی بۆ منە مۆبایل بەڵام بە مەرجێکی هەیە لە مەسەلەی مۆجۆ مۆبایل جۆرنالیزم ئەوەی کە تۆ کۆنێکت بی لەگەڵ ئینتەرنێت چونکە ئامرازی نوێی تەکنۆلۆژیا ئەگەر لەگەڵ ئینتەرنێت کۆنێک نەبێت ئامرازێکی مردووە بەڕاستی ناتوانێت هیچ شتێ بکەیت اینجا ئێمستام تۆ ئەو مۆبایلێک کە لەبەر دەستە شوێنی کامێرەی بۆگرتەوە شوێنی دەفتەر و قەڵەمەکەی بۆگرتەوە شوێنی کامێرامانەکانیش ئێستا بەڵێ هەندێک مۆبایلی سمارتفۆن هەیە کە بەڕاستی کوالیتەکەی زۆر بەرزە یعنی ئەگەر کەسێک بە ستاند ڕیکۆرد بکە نەجوولێ لەسەر شان نەبێت کوالیتەکەی کانیشتە لەم کامێرە پرۆفێشناڵ و باڵێن پێشکەوتوانەکەم بەدڵنیایەوە لەسەر کەسەکە دەوەستێ و لەسەر جۆری ئامرازەکە دەوەستێت باش جا دکتۆر تایبەتمەندێتیەکانی ڕۆژنامەوانی مۆبایل چییە یعنی ئەو تایبەتمەندێتیانی کە لە پەیامەکانیە ئاراستەی وەرگرەکانی ئەکا بە شێوازێکی گشتی خوان لە چیا بینەوە
بەڵێ ئەمە باسەرتە باسیێندە لە سوودەکانی بکەین کە مۆبایل جۆرنالیزم بۆ ئاگەشەی کردووە سوودەکانی چێ مۆبایل جۆرنالیزم لەگەڵ سەرەتای پێشکەوتنی تەکنەلۆژیای نوێ میدیا ڕەنگە لە سەردەمی دەرکەوتنی ئەو کامێرا بچووکانەی کە کۆنێک دەبوو لەگەڵ ئینتەرنێت بە ئاسانی لە یوتیوب دادەنا یاخود بە ئاسانی دەتخستە سەر وێبسایتێک لەو سەردەمەوە سەری هەڵدا بەڵام کە مۆبایل ئێستا ئیشی هەمویان دەکات سمارتفۆن ئیشی هەمویان دەکا و تەلەفۆنەکەشە کارەکەی زۆر ئاسانتر کردووە لەبەرچی ئاسانتری کردووە لەبەرەوەی ئێمە مۆبایل ئێستا تەنها بۆ کار ڕۆژنامەنووسی بەکار نایێنین ئەو مۆبایلێک کە پێمانە بۆ کەشوهەوا بەکاری دێنین بۆ معریفەی خۆمان بەکاری دێنین بە دوای سێرچ دەکەین بۆ مەسەلە ئیدوکیشنە بەکاری دێنین ئینتەرتەینمنتە بەکاری دێنین تەنانەت بۆ مەسەلەی بزنسیش کاریگەریی زۆر زۆری هەیە مۆبایل لەبەر ئەوە ئێمە ئەو هەموو شتێ پێ دەکەین اینجا بۆ مەسایلی ئەوەی کە پێدەوتر هیوایەت و ڕسم دەگریت شتێک پێ بەلاو جوان ڕسمی دەگریت دەستکاری دەکەن ڕەنگە پرۆفێشناڵش نەبین بەڵام ئیشەکە دەکەین لەبەرەوە ئەو هەموو ئیشەی هەیە بەشێکی ئیشەکەشی ئەوەیە کە کاری ڕۆژنامەنووسیەکەیە کە شارەزایمە پێیا کردووە وای کردووە لە کاری ڕۆژنامەنووسیەکەش بەکاری بێنین گرنگەکەی ئەوەیە کە تۆ لەبەر دەستە بەردەوام مەصرفی زۆر کەمە ئیشەکەی زۆر بۆ ئاسان کردووی ئەگەر تۆ ڕۆژنامەنووس بچی ئێستا هەواڵێک ڕێکۆرتیان کۆنگرێکی ڕۆژنامەنووسی جاران کامێرامانێکی گەورە و یەکێشتر کە لە دەرەوە SNG-کەی خەریکی SNG بوو ئەگەر مباشر بێدوانە شۆفێر و خەریکی مایک و جانتا و هەتا دوای 4-5 کەس پێویست بێستە تۆ بەس بۆ مۆبایلێک کە ئینتەرنێتەکەی تیا دەتوانێت دایرێکت کوالیتیە کە ڕەنگە بۆ وبسایت شتێکی دروست بێت وایە بەڵام من دەمێت پرسیارێکی ئەوەش کەم یانە لە سەرەتا قسەکان تا وتە جیاوازیەکە لە نێوان میدیای هاوڵاتی لەگەڵ ڕۆژنامەوانی مۆبایل جۆرنالیزم لە نێو ناوەندا ئاکادمیەکاندا بە شێوازێکی پرۆفیشناڵی خوێنکاران ئامادە دەکرێن چۆن مامەڵە لەگەڵ مۆبایلا بکەن بۆ باری ڕۆژنامەوانی خۆ خەڵکی جێستا ڕووداوێک حەدەسێکە بینێت تۆمارێکا و ئەینێرە بۆ میدیاکان ئەم جیاوازیە چۆن کراوە ئەمە ڕۆژنامەنووسی هاوڵاتەکەی کە هاوڵاتی بەشدارە لە بەرهەمێنانی دەق میدیایی لە زانکۆکاندا ئەوەی من بیبینم ئەوەی لای ئێمە کە هەیە ئەویش ئەوەیە ئێمە تەکنۆلۆژیای نوێ میدیامان تێکەڵ کردووە بە ئەوەی کە پێشتر دەخوێنرا یعنی تۆ بۆ نمونەوانەی میدیا پرۆدەکشن هەیە وانەی ڕیکلامت هەیە وانەی دیجیتال میدیا دیزاینت هەیە ئەمانە ئێمە کاتی خۆی بەس بە کۆمپیوتەر هەندێکیان دەکرا هەندێکیان بەس بە کامێرا دەکرا کامێرای ئەو پۆرتەبڵەکان بێت یاخود کامێرای ئەو سەرشانانە بێت ئەستا ئەمانە لە زانکۆکان نەماون کامێرای سەرشان و مەگەر لە ستۆدیۆیەک دانرابێت ئەوش کامێراکەیان گۆڕی و کامێرای بچووک ئێستا دەوری ئەم کامێرا گەورانە تا ڕادەیەک تا 1970 دەبینێ لەبەرەوەی ئێستا من مۆبایل داخلی پرۆستەکەمان کردووە ئەمە سوودی چییە؟ سوودی ئەوەیە کە تۆ خۆی دنیاکە بەرەوە دەڕوەکە مۆبایل جێگە زۆرشت بگرێتەوە و گرتوویەتیشەوە هەم بۆ خوێندکارەکەش ئاسانە هەم بۆ زانکۆکەش ئاسانە کە تۆ زانکۆکە ناچار نابێت بچێت 20 کامێرا بکڕێ 20 بکڕێ اینجا ئیدامەدانی ئەم رازانە ئەم ئامێرانە پارێکی زۆری دەوێ مادوبوونێکی زۆری دەوێت لەبەرەوەی تا خوێندکارەکە خۆی مۆبایلەکە لە جیرفانە کاتێک کە ویستی دەسێ کارەکە دەکات لەوێ دەتوانێت بۆ نمونە کلیپێک دروست بکە ئەمە زۆر کلیپی زۆر پرۆفێشناڵ و ئازبەرزمان هەیە مامۆستاکانی لا ئێمە بەرهەمیان هێناوە بۆ نمونە لەو بەشانێکە لە میدیا و لە پەبلیشن و مارکتینگ لە زانکۆن زۆر کوالیتی بەرزە یعنی کە سەری دەکەیت جیاوازیەکە نابینیت ڕەنگە کەسێکی پرۆفێشناڵ بێت بڵێ ڕەنگە کەسێکی ڕۆژنامەنووسی پرۆفێشناڵ بێت لە تەلەڤیزیۆن ئیشی کرد بێت بزانێت جیاوازەکەی چێ بەڵام بۆ هاوڵاتی ئەگەر لە تەلەڤیزیۆنش نمایش بکرێت بەو کوالیتێکە نیشان دەدرێت جیای ناکاتەوە لەبەرەوە ئەمە کار ئاسانێکی زۆری کردو بۆ خوێندکارەکەش ئاسانە سوودیشی زۆر لێ دەبینێ مەصرفی زۆر ناکەوێ و خێراشە کارەکە خێرا ئەنجام دەدرێت تۆ کوا بچیت کامێرەیەک ئیستیعارە بکەیت لە زانکۆ لە بەش کوا خۆت لە جیرفانی خۆت کامێراکەت پێ بێت ئەمە کاریگەری زۆری کردو بەڕاستی دکتۆر ئەگەر کەسێک لە ڕێگەی مۆبایلەکەیەوە ڕۆژنامەنووسێک بابەتێکی تۆمار کرد ڕووداوێکی تۆمار کرد دواتر ئەتوانێت پامەکەی ئاراستەی کێ بکواتە ڕۆژنامەوانی مۆبایل پامەکانی زیاتر ئاراستەی کێ ئەکرێ ڕۆژنامە مۆبایل هەمان ئەرچی ڕۆژنامەنووسی ئەوی کامێرای گەورە و کۆمپیوتەر و تەلەڤیزیۆن و ئانە دەبینێ لەبەرچی لەبەرەوەی ئەو پێ دەوترێت مەڵتی پلاتفۆرم ڕۆژنامەنووسی مۆبایل مەڵتی پلاتفۆرمە واتە بۆ ژۆرنالیزم مەڵتی پلاتفۆرمە واتە چەندین پلاتفۆرم دەبینێت ئیشی ڕادیۆکە و ڕیکۆردکردنەکە و
دەنگەکە دەکات ئیشی تەلەڤیزۆن و تەسوورکردنەکە و تەنانەت مۆنتاژکردنەکە دەکات ئیشی گرافیک دیزانیش دەکات ئەمانە هەرسێ ئیش لە لەرگە مۆبایلەوە دەکرێت لەبەرەوە ئەوەی کە تەلەڤیزۆن ڕۆژنامەنووسی تەلەڤیزۆنی یان ڕۆژنامەنووسی چاپکراوە یان ڕۆژنامەنووس رادیۆیی دەکات بۆ جۆرنالیزمیش دەیکات بۆ هەموو هاوڵاتیانە بەڵام بە شێوەیەکی پرۆفێشناڵانە یعنی تۆ ئەگەر سیزن جۆرنالیزم تەنها لە سوۆشیال میدیا بڵاو بکرێتەوە مەزان سیزن جۆرنالیزم بەشێک زۆری لەبەر ئەوەی کوالیتی نزمە لەبەر ئەوەی سەرچاوەکانی 100% تاکید نییە کوالیتی کۆنتێنتەکەی دەقەکەی لە ڕووی تحریریەوە یان لە ڕووی بەرهەمەکەیەوە لاوازە چکە هاوڵاتی نەشارەزا زۆر جار بەکاری دێنێ ڕەنگە هەندێک جار تەنها بۆ سوۆشیال میدیا بێت بەڵام زۆر جاریش دەبێتە سەرچاوی بابەتی کەناڵە پرۆفێشناڵەکان زۆر زۆر سپاس بام بە دەبن بە بەڵێ بەنەخێر وەڵام بەرەوە کرێ بڵێ نایندەی میدیا لە دەستی مۆبایلە بەشی زۆر ڕادێکی زۆر بەڵێ ڕادێکی زۆر دکتۆر کاروان عەلی پسپۆڕی میدیای نوێ زۆر زۆر سپاس بام دەستەکانە خۆش بێت دکتۆر گیان سپاس بۆ تەورێکی گرنگە و بۆ بەدڵنیایی کاران زۆر زۆر گرنگە